ئێمە کۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە پێویستمان زانی کە دوو ڕێکاری زۆر گرنگە ئەم دوو ڕێکارە یا ئەم دوو ڕێگایە بگرینە بەر بۆی بتوانین هەر هیچ نەبێ بڕێک لە نەوتی سپی بۆ ساڵی ئەم ساڵ بۆ پارێزگای سلێمانی دابین پێین. ئەو دوو ڕێگایش ڕێگای یەکەمیان دوای داخستنی خاڵە سنووریەکانی سنووری پارێزگای سلێمانی ڕاستەوخۆ نووسراوێکمان ئاراستەی نووسینکەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرد بۆ ئەو داوامان کرد کە هەوڵێکی بەپەلە بدرێت بۆ ئەوەی لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتەکانەوە مۆڵەت بدرێت بە پاڵاوگەی سوورقاوشان لە قەزای دووکان و پێم وایە خۆشببختانە بە هیمەتی هەموو لایەک و هەم نووسراوەکەی ئێمەش پێم وایە تا ڕادەیەک نزیک بۆتەوە لە بواری جێبەجێکردن و پێم وایە ڕەنگە پێچێت لە ڕۆژانی داهاتوودا نزیک بوو بێتینەوە لە ینی ئەو مۆڵەتە بۆ پاڵاگۆی نەوتی بۆ پاڵاوگەی سوورقاوشان و ڕێگای دووەمیژەوەیە کە ئێمە ڕاستەوخۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی نووسراوێکمان ناڕازەی وەزارەتی نەوتی عێراق کردووە و پێشەوەش پەیوەندیمان کرد بە برادرانی بە پەرلەمانتارەکانمان لە پەرلەمانی عێراق و بە تایبەتی بەڕێز کاگارێز و دواتریش نووسراوێکمان ناڕاستی وەزارەتی نەوت کرد. پێم وایە ئەوی چۆتە بواری جێبەجێکردنەوە ئیسە ڕەنگە لە دوێنێ و لە ئەمڕۆوە ناردنی نەوت بۆ سنووری پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان دەست پێ بکات. ئێمە ئەوەی کە داوامان کردەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاماری کۆی خێزانەکانی سنووری پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە ئیدارەی گەرمیان ڕاپەڕینمان ناردووە بۆ وەزارەتی نەوتی عێراق بۆی بە پێی ئاماری ئەو خێزانانە نەوتمان بۆ بنێنن بۆ پارێزگای سلێمانی.